دوایین قۆناغی پرۆژەی قیرتاوکردنی ڕێگایەکی گرنگی ناوچەکەیە. وێڕای بەستنەوەی ئیدارەی سۆران بە سنووری پارێزگای دهۆک گوندنشینانی سنوورەکەش سوودی زۆری لێ دەبینن. پێشی ئێستا هیچ وەزعن خۆش نەبوو لە بە تۆز و هەموو یعنی زۆر خۆش بوو. ئێستا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەین کە ئەو زادی لومە چاک لە 2010 یعنی کەلشی ئەوی نەمابوو کە خەرک هاتسو پێدا بکە و بۆ هۆکاری ئەوەی کەوا خەرک کۆچ بکات یعنی لە گوندەکان زۆربەی گوندەکان چۆرکران لەبەرەوەی ڕێگاکە هەندە خۆش نەبوو نەمێژە نوژەن نەکرێتەوە زۆر تاسە و خۆرت و ئەوشتانی تێدا بوون. ئێستاش ئەو قیرکەیە ئەو قیرتاوە شتێکی زۆر چاکە. خراپی ڕێگاکە زەحمەتی زۆری خستبووە بەردەم گوندنشینان و وێڕای گرفتی بواری هاتوچۆ کاریگەری نەرێنی لەسەر ئاوەدانی و کشتتوکاڵ و گەشتیاری ناوچەکە دروست کردبوو. لە پێناو گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ و هەروە گەشت و گوزار و هەروە هاتوچۆی گوندنشینانیش و هەروە ئەم ناوچەیەش دەبەستێتەوە بە سنووری ناحیەی دینارتە و هەروەها قەزای ئاکرێ. طبعاً لە پلان و کارنامەی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان گرنگیدان بۆ بە گوندەکان لە پێناو ڕاگررتنی کۆچ لە بۆ شار و هەروە گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ و گەشت و گوزاریش کە چاکردنی ئەم ڕێگای ئەم سوودانەی دەبێتن. ڕێگای سەرەکی گوندەکانی ساوا بە ورکە و بنەسیخۆر بڕی 1 ملیار و 30 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە و درێژیەکەی 7800 مەترە. وێڕای برگەکانی بڕین و تێکەڵە ڕێژکردن و پەستانەوە ڕێگاکە لە دوایین قۆناغیدایە کە قیرتاوکردنیەتی. یەکێ لە گرنگترین هۆکارەکانی بوژانەوەی ژێرخانی ئابووری هەر ناوچەیەک ڕێگاوبانە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێگاوبانی کردوتە لە پێشینەی پرۆژەکان. ئەم ڕێگایەش یەکێ لە گرنگترین ڕێگاکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانە. تەیفور محەممەد کوردستان 24 سنووری قەزای خەلیفان.